کۆماری ئیسلامی لە فازی سازشی قارەمانانەدا. ڕژیمی کۆماری ئیسلامی و لە سەروی هەمووانەوە سوپای پاسداران بەهۆی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەترسی داڕمانی ئابووری بۆ گەڕانەوەی ئامریکا بۆ سەر بەڵێنەکانی بەرجام و هەڵوەشانەوەی گەمار و ئابووریەکان بەپەلەیە. حەسەنی ڕۆحانی سەرۆکۆماری ڕژیمی ئیسلامی بەیانی ڕۆژی چوارشەممە 4 مانگی خاکەلێوە لە دانیشتنی هەیئەتی دەوڵەت داوتی بۆ ئەوەی کە تەحریمی زاڵمانە بەسەرمانەوە نەمێنێ یەخولەکیش لەدەست نادەین. ناوبراو لە درێژەدا ڕایگەیاند کە لە ئێستادا نامان هەوێ باسی خەسارەتەکان بێنینە گۆڕێ و بڵێن کە لە ماوەی ئەم 3 ساڵەدا چەندەی زەربە لێداوین. ڕۆحانی هەروەها وێڕای ئاماژە بە وتەکانی خامنەیی وتی باڵاترین بەرپرسی وڵاتی ئێمە بە ئاشکرا ڕایگەیاند کە ئەگەر ئێوە بە شێوەی جددی بگەڕێنەوە سەر بەڵێنەکان ئەو کات ئێمەش دەگەڕێنەوە سەر بەڵێنەکانمان کەوابوو پێوەری نێوان ئێمە و ئێوە بەرجامە. ئێوە بەگشت بەرجام پێبند بن، ئێمەش بەگشت بەرجام پێبند دەبین. ئەم وتانەی ڕۆحانی لە حاڵێکدایە کە کادری ڕێبەری سوپای پاسداران کە لە پشت پەردەوە سناریۆی وتوێژ لەگەڵ ئامریکادا دەڕێژێ پێشتری شەرت و مەرجی وتوێژی لەگەڵ ئامریکا ڕاگەیاند بوو. بەپێی ئەم شەرت و مەرجانە کە پێشتر لە ڕۆژنامەی جوانی سەر بە سوپای پاسداراندا چاپکرا بوو، مەودای سنووردارکردنی توانای پیتاندنی ئۆرانیۆمی ڕژیم کە تا ساڵی 2023 دیاری کراوە نابێت دووبارە بکرێتەوە. هەروەها هەڵوەشانەوەی گشت گەمار و ئابووریەکان، قەرەبووکردنەوەی ئەو خەسارەتانەی کە بەهۆی تەحریمەکانەوە لە ئێران دراوە، پەیوەست نەکردنی تەوەری گەشەی موشەکە بالستیکەکان و سیاسەتە ناوچەیەکانی ڕژیم بە وتوێژەکانی پەیوەندیدار بە گەڕانەوەی ئامریکا بۆ بەرجام لە باقی پێشمەرجە ڕاگەیەندراوەکانی سوپای پاسداران بووە. لەو کاتەدا سوپای پاسداران سەرەڕای دیاریکردنی ئەم مەرجانە وەک هەنگاوی نهایی ڕاگررتنی بەڵێنە هەستەییەکان بربەستی ژمارەی سانتیفیۆژەکانی وەلانە و قۆناغێکی تازەی لە پیتاندن لە ڕێگەی بەکارهێنانی گازی هێگزا فلۆرایدی ئۆرانیۆمەوە دەست پێ کرد. لەلایەکی دیکەوە باڵی ئوسوڵگەرای مەجلس بە پەسەندکردنی گەڵاڵەیەک لە ژێرناوی هەوڵی استراتیژیک بۆ هەڵوەشانەوەی گەمارۆکان ئۆلتیماتۆمیدا کە ئەگەر تا ڕێککەوتی 5 مانگی ڕەشەمە گەمار و ئابووریەکان هەڵنەوەشێنەوە و ئیزنی فرۆشی نەوت بە ڕژیم نەدرێت، دەوڵەتی ڕۆحانی ئەرکی سەرشانیەتی کە بەکردە دەرهێنانی پرۆتۆکۆلی ئیلحاقی ڕابگرێت. ئەم پەسەندکراوەی مەجلس لەگەڵ سەفەری کورتی بەڕێوبەری گشتی ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی بۆ ئێران بێئەتبار بوو و بەرپرسانی ئەم ئاژانسا بەردەوام ئەتوانن بە شێوەی ڕانەگەیەندرا و سەردانی ناوەندە هەستەیەکانی کۆماری ئیسلامی بکەن. هاوکات لەگەڵ ئەم هەوڵانە گەورەکردنەوەی توانای هەستەیی ئێران و وتەکانی خامنەیی سەبارەت بە توانای ڕژیم لە ئەنجامی پیتاندنی 60% ئۆرانیۆم هەڵگری ئەو پەیامە بوو بۆ دەوڵەتی بایدن کە مەودایەکی زەمانی بێسنوور بۆ ئەم مەعاملەیە بوونی نییە. هەر لە سەرەتاوە ئاشکرا بوو کە ئەم ئیدعایانە بێناوەرۆکن. لە ڕاستیدا سوپای پاسداران بەڕاگەیاندنی بێشمەرجی نەگونجا و هێنانە خوارەوەی ئاستی پێبەندبوونی بە بەڵێنەکانی بەرجام و دەستپێکردنی قۆناغێکی تازە لە پیتاندنی ئۆرانیۆم بەنیاز بوو تا توانای مانۆڕی خۆی بۆ چەنەلێدان و گەڕانەوەی بۆ سەر مێزی و توێش تاقی بکاتەوە. ئەوەی کە ئاشکرایە ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ئەنجامدانی سازشێکی قارەمانانەی دیکە پێویستە پاشەکشەی زیاتر بکات. گەڕانەوەی ئامریکا بۆ بەرجام و ڕەواندنی بەشێک لە گەمارۆکان ڕێگە بۆ پاشەکشەی گەورەتر خۆش دەکات. ڕژیم ناچار دەبێت کە لە دەستێوەردانی نظامی لە ناوەندە قەیراناویەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست هەڵگرێ و لە بردنە سەرەوەی توانای نظامی و بەرهەمهێنانی موشەکە دوورهاوێژەکانی خۆی کە دەتوانێت بۆ ئەمنیەتی هاوپەیمانانی ئامریکا لە ناوچەکە مەترسیدار بێت پاشەکشە بکات. ئەوەی کە کۆماری ئیسلامی لەوەها پێگەیەکدا گرفتار بووە ترسی لە پەرەسەندنی بزوتنەوەی ناڕەزایەتی و سەرهەڵدانی ئاخێزەکانە کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 2 جار خۆفی مەرگیان خسوەتە ناو دڵی ڕژیمەوە. هەڵبەت قبولکردنی ئەم بارودۆخە سەرشۆڕانەیە بۆ هەندێک لە مەحفلە ئوسوڵگەراکان ویان ژمارەیەک لە فەرماندەکانی سوپا دژوارە. هەر بۆیە هەندێک لە ناوەندەکانی دەسەڵات لە بەرەی ئوسوڵگەراکان لەلایەکەوە بۆ دوورخستنەوەی شەڕی ئامریکا سازش و پاشەکشە بە حتمی دەزانن و لەلایەکی دیکەشەوە لە پێناو پوچەڵکردنەوەی گوشارەکانی ئامریکا بۆ بردنە سەرەوەی ئاستی پەیوەندی دیپلۆماتیکی نظامی کۆماری ئیسلامی لەگەڵ رووسیا و چین هەوڵەدەن. ئەوان بەنیازن کە ئاستی پەیوەندیەکانیان لەگەڵ چین و رووسیا لە فازی شەریکی بازرگانیەوە بۆ فازی هاوکاری لەسەر تەورە استراتیژیکەکان بەهێز بکەن.
بێگومان ئەم سیاسەتەش بە لەبەرچاوگرتنی پەیوەندی ئابووری دەوڵەتی رووسیە و چین لەگەڵ ڕەقیبەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تێکەڵکێشرانی بەرژەوەندە ئابوووریەکانیان لەگەڵ ئوروپا و ئەمریکا هیچ داهاتوێکی نییە. لەلایەکی دیکەوە دەوڵەتی بایدن ئەگەرچی سیاسەتی چوونە دەرەوە لە بەرجامی ترامپ و گوشاری زۆرینەی ئەو بۆ کۆنتڕۆڵکردنی بەرنامە هەستەییەکانی ڕژیمی ئیسلامی بە سیاسەتێکی شکست خواردوو دەزانێ، بەڵام بە پێچەوانەی ئەوەی کە لە کەمپینە تەبلیغاتیەکانیدا ئیدعای دەکرد بۆی دەرکەوتووە کە گەڕانەوە بۆ بەرجام کارێکی ئاسان نییە. بایدن ناچارە بایەخ بە گوشاری هاوپەیمانە استراتیژیکەکانی خۆی لەوانە ئیسرائیل و عەرەبستان بدات. هەروەها ئەگەری ئەوەش زۆر بەهێزە کە دەوڵەتی بایدن بە لەبەرچاوگرتنی گۆڕانکاریەکانی چەند ساڵی ڕابردوو و بە قەولی خۆیان گۆڕانکاری جوغرافیای سیاسی و ئەو مەترسیانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەڕەشە لە بەرژەوەندەکانی هاوپەیمانانی ئامریکا لە ناوچەکە دەکات نەخشە ڕێگایەکی نوێ بۆ کۆنتڕۆڵکردنی سیاسەتە ناوچەیەکانی کۆماری ئیسلامی بگرێتە بەر. ئەم جارەیان گەڕانەوە بۆ بەرجام دەبێتە دەستپێکێک بۆ ئەوەی کات دەوڵەتی ئامریکا لە هاو ئاهەنگی لەگەڵ سێ دەسەڵاتی ئوروپایی ئەندامی بەرجام تەوەری وتوێژ و ڕێککەوتن لەسەر سنووردارکردنی بەرنامە موشکیەکان و دەستێوەردانە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە ناوەندە قەیراناویەکانی ناوچەکە وەک گەڵاڵەیەکی تەکمیلی بەرجام بێنێتە گۆڕێ. بەڵام سەرەڕای هەمووی ئەوانە ئامانجی استراتیژیکی ئامریکا نەک ڕوخاندنی کۆماری ئیسلامی بەڵکو گۆڕینی ڕەفتاریەتی. دەوڵەتی ئامریکا نایهەوێت کە داهاتووی کۆمەلگای ئێران کە پتانسیێلی شۆڕشی تێدایە بە چارەنووسێکی نادیار بسپێرێت، بەڵکو بەنیازە کۆماری ئیسلامی بە جۆرێک ڕامکات کە هیچ مەترسیەکی بۆ بەرژەوەندیەکانی ئامریکا و هاوپەیمانانی لە ناوچەکە نەمێنێت. کەوابوو هەردوو لایەن ئەم کێشمەکێشە لەسەرمانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆدەنگن. ئەوەی کە کێشەی لەسرە بەهایەکە کە کۆماری ئیسلامی بە وەرگرتنی زەمانەتی مانەوەی دەبێت بیدات، بەهاکەشی قەرارە لە جەرگەی ئەم گرژی و کێشمەکێشانەدا دیاری بکرێت.